کۆچی گەنجانی کورد بۆ هەندەران پڕیەتی لە چیرۆکی تراژیدی و ناخەژێن لەم ڕێگایە ڕۆژانە گوێبیستی ڕقبوونەوە و گیان لە دەستدانی هاوڵاتیانی ئەم هەرێمە دەبین. ئەمە پرسەی باران نووری حەمەدەمین دانیشتووی ئیدارەی سۆرانە. باران تەمەنی 24 ساڵ بوو. لەو سەرەتای تەمەنی لاویەتیەدا دنیایەک هیوا و ئاواتی بۆ گیان هەبوو. ئەو دەیویست بە دەستگیرانەکەی بگات، بەڵام ڕێگای هەندەران و ژێرئاوکەوتنی یەختەکەیان نەیهێشت خەونەکانی بێنەدی. خوشکم ناوی باران بوو، تەمەنیشی 24 ساڵ بوو، تەمەنێکی گەنج و هۆکار ڕۆژنەکەی ئەو بوو کە دەستگیرانەکەی لە بەرتانیا بوو، ویستی پێی بگات و ئاواتی ئەو بوو کە بگاتە لای دەستگیرانەکەی و یەکەوە سەقامگیریان دڵخۆش بژین. دەستگیرانەکەی لەمێژە لە بەرتانیا نزیکەی 13-14 ساڵە و پاش ڕەمەزانی ئەو گەڕاوە چۆوە خارج بە ئەوەی ئیشوکاریە کرد لەوێندەر. دواتر هەوڵماندا ئەویش بگەین نەکنێوی بەس مەحەلەسەب لە فەڕەنسا لە کەنداوی ئینگلیز ئەو چوبەکەیان غەرق بوو گیانی سپارد. باران نووری تازە دەستگیراندار بووە بۆ گەیشتن بە دەستگیرانەکەی لە بەریتانیا و دانانی ماڵ و حاڵ لەوێ سەفەر دەکات. تا فەڕەنسا بە ڕێگای فەرمیدا دەڕوات، بەڵام بەهۆی پێنەدانی ڤیزا لە فەڕەنسا ڕێگای ئاو هەڵدەبجێرن و بەهۆی ژێرئاوکەوتنی یەختەکەیان لە نۆکەندی فەڕەنسا بەریتانیا لەگەڵ 31 کۆچبەری دیکە ژێرئاو دەکەون و 27 کەسیان گیان لەدەست دەدەن. باران لە کوردستان بە شێوەیەکی فەرمی سەفەری دەروی وڵاتی کرد، ڤیزای شنگرمان بۆ وەرگرت. هۆکارەکەشی ئەوە بوو کە دەستگیرانەکەی لە بەریتانیا ئەژی خۆی بچیت لەوێ ماڵ و عاڵی خۆیان پێک بێنن. هەوڵماندا لێرە بتوانین کە ڤیزایی بۆ وەربگرین، بەس نەمانتوانی. ئەوە بوو سەفەری کرد لە ڕێگای ئیتالیاوە، خۆی گەیاندە فەڕەنسا و لەوێش بەتەمام بە شێوەی فەرمی بینێرین، بەسەوە هۆکارەکەەوە بوو ڕێگای ئاوی هەڵبژارد و قەدەری خوای وا بوو وەفاتی کرد. هۆکارەکەی ئەوێ لەوێ مەسەلەی دەرچوون بۆ بەریتانیا ئاسان نییە، ناتوانانی ڤیزا وەربگری، چاوەڕوانێکی زۆر چکە ئەو ئافرەتە بەتەنیا بوو، تقریبا نێزێکی 15 ڕۆژ بەتەنیا لە هۆتێل بوو. قورسە ئافرەت یەکەم جار سەفەر بکاو لەوێ بمینێتەوە و مێردەکەشی بە هۆکاری ئەوەی کە بەریتانیا ئێستا جودا بوویتەوە لە یەکێتی ئەوروپا نەیتوانی سەفەر بکە بۆ وێندەرە، ڤیزیان پێ نەدا و قەدەری خوای وا بوو کە نەیتوانی ئەو بچتە وێندەرە ئەو ڕێگای هەڵبژاروی زووتر بگات بێ. نادادی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بەڕێوەبردننی هاوڵاتیان وای کردووە هەر ڕۆژەی پۆلێک لە گەنجان و لاوانی ئەم هەرێمە کۆچ بکەن بۆ شوێنێک کە نیشتیمانی خۆیان نییە و ڕێگای هات و نەهات بگرنە بەر. دوجاریش بەشێکیان ناگەنە مەنزڵ و هەر یەکەیان بە جۆرێک کۆتایی بە خەون و ئاواتەکانی ئەم دنیایەیان دێنن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.